سوێن بێ بەخوای مەزن پارێزگاری لە مافەکان و دەستکەوتەکان و سەرباری تەواوبوونی ماوەی یاسایی وەک سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکرات لە ماوەی 5 مانگی ڕابردوودا وەک سەرۆکی هەرێم و سەرۆکی پارتیش 6 پەیامی لەبارەی دوایین پێشهاتە سیاسی و سەربازیەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە بڵاو کردوتەوە. خەڵکی کوردستان لە ژێرباری قورسی قێرانە هەمە چەشنەکاندا چاوەڕوانی هەنگاوێکی کردەی ومێدبەخش لە لایەنە سیاسیەکان ئەکات، بەڵام تا هەنووکە بێجگە لە ژماردنی پەیامەکانیان هیچی تری وەک دەستکەوت بۆ نەماوەتەوە. ڕۆژی 5 ئازاری 2016 بە بۆنەی یادەکانی یادارەوە بارزانی لە گەرمەی قێرانەکاندا پەیامی ئاڕاستەی گەلی کوردستان و لایەنە سیاسیەکان کردو ڕایگەیان پێویستە بە هەموو توانایەک پشتیوانی پێشمەرگە بین لە پێناو پاراستنی کوردستان لە ڕێگەی چارەسەرکردنی گەندەڵی و چاکسازی سیستەمی کارگێڕی بە جۆرێک کەم دیاردا زیادمەندە بنەبڕ بکات و زەمینە بۆ دادپەروەری خۆش بکرێ. پاش 15 ڕۆژ بارزانی جارێکی تر هاتەوە سەرخەت و لە ڕۆژی 20 ئاداری 2016 بە بۆنەی نەورۆز و سەری ساڵی کوردیەوە پەیامێکی دیکەی ڕاگەیاندووتی جەختەکەمەوە کە لایەنەکان لەسەر سێ بژاردەی هەڵبژاردننی سەرۆکاتی یان دەستنیشانکردنی کەسێک بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی هەرێم یان بڕیاردان لە سەرمانەوەی دۆخەکە هەتا هەڵبژاردننی داهاتوو ڕێک بکەون و کۆتایی بەو پرسە بهێنن. لەبارەی پرۆسی سیاسی هەرێمی شەوە بارزانی وتی لە 23 حوزەیران بنەمایە و تەوافقە تێکدرا کە حکوومەت و پەرلەمانی لەسەر بنیاد نرابوو، بۆیە باشترین چارەسەرەوەیە پەرلەمان کارا بکرێتەوە و دەسەی سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەتێکی تازە هەڵبژێردرێت. ئەمە لە کاتێکدایە کۆی کێشە و قێرانە سیاسیەکانی هەرێم لەسەر پۆستەکەی خودی بارزانی بوون نەک سەرۆکی پەرلەمان و حکوومەت. نەزوو نەدرەنگ هیچ لە پەیامەکانی بارزانی سەوز نەبوون و لەسەر ئەرزی واقعیش گەلی کوردستان هیچی نەچنیەوە. 16 ئایار بارزانی لە یادی 30 ساڵی سایکزبیکۆ هاتەوە سەرخەت و لە پەیامێکی داوتی لە 100 ساڵەی ڕێکەوتنی سایکزبیکۆ داواکەم گفتوگۆیەکی جددی لە نێوان هەرێم و بەغداد دەست پێ بکاتەوە. بۆ لایەنە سیاسیەکانیش وتی ئەگەر لایەنە سیاسیەکانیش بە بیانووی جیاواز بیانەوێت لەو هەلە مێژوویەدا لە بەرپرسیارەتی ڕابکەن ئەوە گەل بڕیاری خۆیەدات. ماوەیەک بێدەنجی و کێشە و قەیرانەکان و باری گرانی خەڵک هەروەک خۆی مایەوە و ڕۆژی 3 ئاب بارزانی لە یادی کارەساتی شنگال و تارێکی پێشکەش کردووتی ئێستا لە بەردەم دوو ڕێگەداین، یان ئەو واقعا قبوڵ بکەین کا خەڵکی تر هەر کاتویستیان کێشەمان بۆ دروست بکات و بڕیار لە چارەنووسمان بدات و بە پاشکۆیی بمێنینەوە، یان بەیەکەوە بڕیارێکی هاوبەش بدەین و بەرەو سەروەری و سربەخۆیی ئەنگاو بنین. لەگەڵەوەی پەیامەکانی بارزانی تەنها وەک ڕاگەیەندراوێکمانەوە و کاریگەری ئەرێنیان لەسەر بارودۆخەکەی هەرێمی کوردستان دانەنا ناردنی دکتۆر فواد حوسەین نێدراوی بارزانیشی بەدوەداهات بۆ لای لایەنە سیاسیەکان کە دوای چەندی دارێک هەروە بە نادیاری مایەوە. تا بۆ دوایین جار بارزانی لە ڕۆژی 16 ئاب یادی دامەزراندنی حیزبەکەی پەیامێکی تری وەشاند و ڕایگەیان پارتی دیموکراتی کوردستان هەر دەمامادەی چارەسەرکردنی کێشەکان و گفتوگۆیە، هەروەک وتیشی لەبارەی و دەست پێشخەرەی بۆ کۆتایی هێنان بە خەیرانی سیاسی لە ئارادایە. هیوادارم لایەنەکان بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە هەستیاری قۆناغی لەسەروی هەموو بەرژەوەندیەکاندا ببین و کار بۆ سەرخستنی دەست پێشخەریەکە بکەن و کۆتایی بە خەیرانەکە بهێنرێت و هەموو لایەک لە ئازبەر پرسیارەتی مێژووی و داواکاریەکانی گەلدا بن. ئەگەر پەیامەکانی بارزانی بۆ لایەنە سیاسیەکان چاوەڕێی وەڵامی لای بارزانی لێ بکەوێتەوە، ئەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە لایەنی بەرپرسیار و یەکلاکەرەوەی کێشەکانە و بارزانی کەسی یەکەمی دەسەڵاتدارە تیایدا پێویست بە چاوەڕوانی وەڵام ناکات و ئەتوانێت بە بڕیارێک هەنگاوەکە هەڵبگرێ. بەڵام خەڵکی کوردستان لەگەڵ زۆری و بۆری پەیامەکان ڕاهاتوون و هیچ ئومێدێکیان پێیان نەماوە.